هەڵبەت ئێمە لە 26 ئەم کەمپینەمان ڕاگەاندەوە پێک هاتووە چەند چین و توێژەکانی مامۆستای زانکۆ و کەسانی کەسایەتی سیاسی و هەڵبەتە ئێمە پەیامەکەمان ئەوەیە دوای ئەو لەشکرکێشیە و دای ئەو پەلامارەی کە لەلایەن تورکیاوە دەدێتە سەر کوردستانی باشوور بێهەڵوێستیەکمان بینی بێدەنگیەکمان بینی ئێمەش بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایە ئەم بێهەڵوێستیە چەند کەسانێک وەکو ئەرکێکی سیاسی و ئەخلاقی خۆمان هەستان بەم کەمپینە و لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش واژۆمان کۆ کردوێتەوە کە بتوانین ئەم دەنگە ناڕازیانە بگەینە ئەو کەسانی کە ئەو لایەنانەی کە بەرپرسیارن لەم دۆخە بتوانین شتێ بکەین فشارێ بکەین ئەم هێرشە ڕابگیرێت و ئەم دۆخە نالەربارەی کە بەسەر کوردستانی باشووردا هاتووە ڕایگرێت. ئەمە هاتوونە ئەو لەو سەدان ئەو واژۆی کە کۆکراوەتەوە بگەێنە نوێنەرانی هەدەپە لە کوردستانی باشوور و ئەوانیش لە ڕێگەی ئەوانەوە بگاتە پەرلەمانی کوردستان و بە ئومێدی ئەوەی بەیەکەوە هەمانگێکی بکەین و بتوانین ئەو واژۆیانە بگاتە شوێنی